بسم الله والصلاة والسلام على رسول الله. سرتا پێم خۆشە کەس بۆ ئەوەی نەهات بیبرێ وڵا کەرتە ئاوێنەکەم دەوێتن لێم بزر بۆ لە مارێ دێم دەیبینمەوە چکەمە باسەوەمان کردی ئەتو بێ ئاوێنەی خۆت بدۆزیەوە نەی بە عیسابی ئەوەی کە چکە برادر هەبوو دەیگۆڵای ناونیشانەکە سەرنجڕاکێشە ترسی ئەوم هەبوو بە مەبەستی ئەوەی ئاوێنە بێتە ئێرە برێ کەرتە ئاوێنەی ببینمە بزانام لە بۆ خۆم. ئەسڵی دانیشتنەکەمان سیمینارەکەمان لەسا فەرمایشتێکی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام المؤمن مرآة المؤمن، ئیماندار ئاوێنەی ئیماندارە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ المؤمن مرآة ئەخی، ئیماندار ئاوێنەی برایەتی. تەماشا ئاوێنە سێ جۆری هەیە برام. ئاوێنەکمان هەیە شتەکان گەورە دەکا، ئاوێنە چیشما هەیە شتەکان گچکە دەکاتەوە وەنیە ئاوێنەیەکی ئاسایشمان هەیە. برادر و دۆستی وەهامان هەیە شتت لێ دەکاتە گەورە دەکە فەوزایەکی دروست دەکا یانێت و نقطەکە شتەکت هەیە لێت گەورە دەکا مەکەر لێ دێنتە گۆڕە هەموو خەڵکت لێ تێدەگەینیتن. نەفەری واش هەیە ئەتو شتێک کارەکەت بەسەردا دێتن نەبارانە کوردەواری دەرێ حاشا پەرژنبی هێڕڕی دێتن یعنی ئەوە هیچ ئەوە چی تێدا نییە باشە. ئینسانی وەهاشما هەیە کە هەڵە کەم و کورتێکی لێ دیتی دێ بە ئاسایی هەڵە و کەم و کورتەکەت پێ دەرێ. جا ئێمە پێویستە ئەو مرۆڤە هەڵبژێرین ئەو ئاوێنەیە دیاری بکەن کە ئاوێنەی ئاساییە. لە ئاوێنەی ئاسایش دوو جۆرمان هەیە، ئاوێنەیەکی ئاسایی تەواو ئاسایی و ئاوێنەیەکی ئاسایی جوان. سەرنجستاندایە هەندێک ئاوێنە هەیە هەر ئاساییە کە دێ بەرامبەری هەست دەکەی شکلت جوانترە وەکو ئەوەی کە وەکو مکیاجەکەت کردیان نەوعە جوانیەکی پێوەیە بەس هەر ئەتوو بڕۆ بەرامبەر ئاوێنەی عینەن ئاسایی هەست دەکەی دەموچاو تۆزێک ناشیرنتر پیشان دەدا. نازم ئەوتان تاقی کردیتەوە یان نا. هەندێک ئاوێنە هەیە مادە و شتەکەی جوانترە کە دێ بەرامبەری کەشخەتر دیاری جوانتر دیاری. ئەمە زۆر ئەو بابەتم بەسەر هاتێ لێ زیاتر دەچێت بەرامبەر ئەو ئاوێنەی کە جوانتر نیشانت دەدام. لێرەش پێمان دەڵێ هاوڕێی ئاسایش کە ڕەخنەکان بە ئاسایی تێت دەگەینی دوو جۆرن. هەیە بە نەوعێک بابەتەکە تێدەگەینیتن ئاساییە بابەتەکە لێت گەورە ناکە و لێشت گچکە ناکە بەس بە شێوازێکی وا تێت دەگەینیتن کە ئەو قسەی زۆرە لە ناومان دەڵێ قسەم حەقە و ڕقە تێت دەگەینی تەواوە شێوازەکەی بالفعل پەنجەش لەسەر برینەکە دادەنێ بەڵام شێوازەکەی خۆش نییە. ئیواشەیە زۆر بە نەرمی بە جوانی بەڕێک و پێچی شێوازەکەت پێ دەرێ. لەبەر هەندێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ نەرمونیانی لە هەر شتێک بوو ئیلا جوانی دەکا، ئیلا زانە جوانی دەکا. زۆر مهمە ئەو هاوڕێی کە دەستنیشانی دەکەی ئەو نوقتەی تێدا هەبیتن ئەو خاڵی تێدا هەبیتن پێت بڵێ بە ئاسایی بەڵام بە جوانی بە ڕێکی تێت بگەینیتن. تەمەشا بکە برام بێ هاوڕێ و دۆستی سەختە ناکرێ ئینسان بەبێ هاوڕێبی بەبێ دۆستبی بەڵام لەو سەختتر برادەر و هاوڕێکی خراپت هەبیتن زۆر لەو سەختترە هاوڕێکی خراپت هەبیتن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت چێ لا تصاحب إلا مؤمنە وەیە هاوڕێتی هیچ کەس نەکەی ئیلا ئیماندار نەبی. لەبەر چ باسی موسڵمانی نەکردیە لۆ ئیماندار موسڵمان نەبیتن چونکە ئیماندار سەد لە موسڵمان باشترە. هاوڕێتیش هەنگرینگە پاشە ڕۆژی ئینسانەکەی لەسەر بەندا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێن نەکەی هاوڕێتی هیچ کەس بکەی ئیلا ئیماندار نەبیتن. کەواتە لۆی دیاری کردی کەسێکی چاک باش ئەو جەهەڵی دەبژێری وەکو هاوڕێیەکت گرنگی پێ دەدەی. تەماشا لە خواردن کە کەسێک خواردنت لەلا بخواتن لا تصاحب إلا مؤمنة چه حدیثەکە تاوا دەکا
ولا يأكل طعامك إلا التقي هاوريتي إيمان دار نبي نيكي باكسش خواردند لكن نخوة إلا متقي نبي مسلمان إيمان دار متقي ويا أو مسلمانك سلام كلام تاو إيمان دارك هاوريتي ودوستاتي دكم متقيك ديلم بيل خواردن بخواتن دعوتي دكم چونك أو متقيا أجر كم بيان زور بي بهردو سران هم سپاس خواي دكا هم سپاس گزارش برانبرتو وايا لهردو سران هر أو متقي أو وصفي لي ديت دي زين زور دوستمان هيا بلام إزبانا دوستي دل نا دوستي دل كما حاول بدا أو دوسته بدوزيوا أو هاوري بدوزيوا كدوستي دلا زور كسي بزبان ود بيدري أمان ئاگاداری هاوڕێ فراوانیەکە هاوڕێتی فراوان کە لە فەیسبوک تویتر مەسەلەن ئەوەی کە ئینستا و تیکتۆک و سناپ و بەتایبەتی یعنی زۆر جاروێ ئەتو شتێک بڵاو دەکەیەوە تەمەشا ئەگەر ئەو هاوڕێیانەی کە لە کنتن کۆمێنتێکی باش بنووسن یەکسەر تەشجیع دەبێ لە بۆ ئەو کارە وایە کارەکە بە جوانی بە ڕێک و پێچی دەیبێ سەر بەڵام هەر ئەوانەی کە لەگەڵتن ئەگەر کۆمێنتی خراپ بنووسن ئەگەر شتی خراپ بنووسن یەکسەر ئەتوو دادەکەوی زۆر پرۆژە هەبووە ویستیتمان بیکەین بڵاومان کردیتەوە کە برادێکمان تعلیقێکی لەسەردا و قسەی لەسەر کردیەوە چێ دەیکەی سبحان الله یەکسەر لە جێوە یعنی نەفسیەن دێ خوارێ یەکسەر سار دەبیەوە نەفسیە شتەکە بۆیە ئەو هاوڕێیانەت هەڵبژێرە کە سەرکەوتنی تۆیان دەوێتن بە تایبەتی ئافرەتان ئافرەت کە تەمەشای سناپی دەکاتن ینی دیتیتمان مەسەلەن لە سناپی ئەوان شتێکی دەباتە ئەو لای دەڵێ ئافرەت هەندە بە جوانی دروست کراوە خوای گەورە ئەوەندە تاخیری کرد لە دروستکردنی مەلایکەت گوتی ئەوە لۆندە تاخیر بووی ئەوە لۆندە خوای پەروەردگار تاخیرە دروست کرد وتی ئەخ ئافرەت ناسکە و نازانم بیستی تا ئەو قسانە تەمان ئەوە زۆربەی قسەکان لە بۆ لایک و کۆمێنتەکە دەکرێت وە نییە شتەکەوە نییە بڵاو دەکرێتەوە زۆر جاروێ ئافرەت تەمەشای شتێکی دەکە یان بۆ خۆشمان تەمەشای شتێکی دەکەین کابرا قسەچی دەکاتن قەنەعەت بکە وەکو قورئان وەری دەگرین یعنی دەرێ ئافرەت کاکە دەبی ئازاد بی لە ماڵەوە و ئەوە چییە پیا و فەرمانی پێدەکاتن و لەبەر چە ئافرەت هەر دەبی لە ماڵ ئەوەی بکاتن و یان برادەرەکەت هەر کاتێک برادەرەکەت ئەتوو ویستت مووقیفێک بەرامبەر بنوێنی ئەگەر جوابی نەدایەوە ئەوە بۆچتە و بەجی بێلە و کورە نازام چی لێ بکە و فڕێ بدە و زۆر جار ئەو قسانەمان دێتە پێچە قسەی بریقەدار و قسەی جوان و ئەوە ئەمن ئەو قسەی زۆر جار دەکەمەوە دەڵێم تکایە ئەو قسەی کە جێ لێ دەبێ ئەو قورئان و حەدیث نییە قسەی کابرایەکە شخصیەتەکە قسەی دەکاتن لەوەی قسەکەی تەواوبی لەوانەش قسەکەی تەواو نەبی یعنی بەو بیر و باوڕە وەری مەگرە کە ئەو قورئان و حەدیثە و گۆڕانکاری بەسەردانایە و مادەم فلانەکە زۆی گۆ ڕاست دەبتە ئیعتیقادێک لە کنی و ڕاست جێبەجێ دەکاتن و تەواو ئەم دەبی ئەو هابم بەو شێوازەی بڕۆ ناگە فکرەکە جوان بوو شتەکە جوان بوو وەری بگرە ئەگەرنا لێی گەڕێ و ئەسڵەن ئەو کەسانەی کە باشی تویان ناوێ هاوڕێنە بەڵام هەندێک هاوڕێ هەیە وەکو مشک وانە مشک جورت کەی بۆنی خواردنیان کرد ئەو جە بە دیار دەکەون ئەو جە دەیان بینی هەندێکی ئەو هەیە لەو کاتانە بە دیار دەکەویتن لەو کات و ساتانە بە دیار دەکەویت جا ئەمە دەڵێن ئەو ئەگەر هاوڕێکی و هات هەبوو ئەم ناڵێم بلۆچی بکە بەس دەڵێم بەڕاستی ڕەسیفەکی کۆنکریتی لەسەردا بنێ جارش کە نەیبینیەوە چکە بەڕاستی ئەوە شایستەی شایانی ئەوەی نییە کە ئەتوو هاوڕێتی لەگەر بکەیت دۆستایەتی لەگەر بکەیت حتا قورئان باسی چ دەکا دەفەرمێ فلا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا واتبع هواه موقفەکە لەسەر چییە نافەرمێ برادرایەتی کەسێک مەکەن کە
ذکر دەکاتن ئەوەی کە دڵی بێ ئاگایە لە ذکرەکەیمە یعنی زۆر وردەوە نیە قورئان برادرێک هەڵبژێرە نەک بە زوبانی ذکری بکاتن نە ئەوەی کە دڵی ئاگاداریشە بە دڵەوە ئاگاداری ذکرەکانە ئەوی هەڵبژێرە لە بۆ برادراتی کردنی خۆت شاعر قسەی جوانی هەیە دەڵێ بۆ تاقە دۆستی خۆت پیر و کوێرکە نەک ڕۆژی چەند دۆست بە ماڵت فێرکەی تەماشا یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ المەرء عەلا دینی خەلیلی برادر لەسەر دینی برادەرەکەیەتی بە هەر یەک لە ئێوە سیر بکاتم بزانی چێ دەکاتە دۆست خۆت پندێک کوردی هەیە یاشە پندێک کوردی هەیە بەس ئەم گۆڕیتم پندەکە بە گۆڕانکاریەوە دەڵێ بولبولی لەکەم بولبولی ببەستەوە یا ڕەنجی هەردەگریان سوخەتی هەردەگریتن ئەوجا بالفعل یعنی تەماشا دوو برادر کە لەگەڵ یەک بوون جاروێ ڕەنجیشی هەردەگریتن ئەمە لە کولیە دوو برادر بوون زۆر پێکەوە بوون زۆر جاروەیە مامۆستاکان ئەمەیان لێ تێک دەچوو باشە ئەمە دەمانگو باش ئەمە هیچمان پێک ناچی ئەخاوە ئەو قیچەک ڕەش بوو ئەم قیچەک سوورە بووم ئەخاوە قەت پێک نەدەچی ئەو مامۆستاکەمە ئێستاژمایە داهاتە پۆلێ لێ تێک دەچوو ناوی منی ئەوی دەینا ناوی ئەوی ئەمنی دەینا تێکەر و پێکەری دەکرد زۆر لەگەر یەک بوون بالفعل تەئسیر دەکاتن لەسەر شکل و شێوە و قسەکردن و هەڵس و کەوت حتا برادر کاریگەری هەیە دەتوانی برادەرەکەی خۆی لە ناو ببە یان سەری بێخیتن یەک لە بازرگانەکان دەستە برادەرەکانی مەجموعە بازرگانەکانی برادری گوتیان هەوڵەکی لەگەر دەدەین کە بتوانین بیکەوێنین چی لەگەڵ دەدەین دەچینەکنی دەرێن ئەو کراوە سۆرەت پیرۆزە ئەوش کراوەکەی ڕەشە بێکی باوڕی نەکرد دوو ها دوای گۆ سێ ها دوای گۆ کوڕگوتی وەڵای لەوانەیە چاوم خەلەل بووە دیارەوەیە ئەو جارە هاتن گوتیان نەخۆشی یەک وەی پێگۆ دووەی پێگۆ سێوەی پێگۆ چوار قەنەعەتی کرد یعنی بالفعل یعنی ئەخیری هەتا کوشتیان وازیان لێ نەینا برادر تەئسیراتی لەسەر برادری دەبی ئەگەر تو بتەوێ برادرێکی خۆت لە ناو ببە یان سەری بێخی بەس بە قسە دەتوانی سەری بێخیان لە ناوی ببەی وەرم مەجموعە برادرێک خڕ ببنەوە بتانێ ئەو کەسەی تووش شتێکی بکەن هەمووتان بەس لە کاتی جیاجیا ئەو شتەی بەبیر بینەوە ها ئەتو ئەوهای ئەتو ئەوهای یەکسەر ئەو کابرا ئەو اعتقادە و بیر باوڕێ دروست دەبی کە وەیە ئەو هەمووی پێ بڵێ تووڕێە تا ئەو کابرا تەبیعاتی تووڕێ لە بۆ دروست دەبی هەمووی بڵێن وەڵاهی ئەتو حاشا پەرژین بی بڵێ ها کورە ئەتو چەند جێلی ئەو قسەی دووبارە دەبتەوە دەی بالفعل یعنی یەکسەر ئەوە تەبع دەبی لە مێشتی لێ زۆر مهمە کە ئەتو چی هەڵدەبژێری لە بۆ هاوڕێتی دڵێ هاوڕێتی کەسی نەزانی ژمەکە ئەو قسەیە دەجێڕنەوە دەرێن مانگایەک سەری خست بووە ناکوپەچی گوتیان کاکە وڵای بچین بەو برادەرەی برین بزانین چ دەڵێتن کابرای برادر نەزان گوتی وڵی سەری ئەو مانگای کوولەوەی دەردێ ئەگە ئیلا مانگایەکەی سەر بڕن مانگاکەیان سەر بڕی گوتی وڵی تازە کوپەکەش دەرنایە دەبی کوپەکەش بچێلین کوپەکەیان شکان کابرا دەستی بە گریانێ کرد گوتی ئەولۆ دەگریەی ئەتۆوە کوردەڵە کوپە چیە مانگا چێەوە ڕۆی ها کوڕگوتی لۆی ناگریم لۆی دەگریم ئەم گۆکو برادرێکی وەچی منتان بەدەست دەکەوێ گەم مردن یەکەشکەی کۆها دەبینەوە ئەدی ئەجە لێ قسەی خۆشێ شاعیر دەڵێتن یا مەبە دۆستی فیلەوان کاکە یا لەقەدەر فیل خان و پێیاکە یا ئەوها بکە یان لەگە فیلەوان دەگەڕێی دەبی خانی وەچی فیلەوانت هەبیتن یانیش مەبە دۆستی فیلەوان چکە دوایێ زەرەر لە شخصیەتت دەداتن خوێندنەوەی باسکردنی هاوڕێتی هەموو هەفتەیەک
هەموو هەفتەیەک دەبیتە هۆی ئەوەی کە دەموچاوت ڕەونەقدار بیتن. چێ لەگەڵە منە لەو قسەی؟ خوێندنەوەی هاوڕێتی هەموو هەفتەیەک بەسەرهاتی هاوڕێتی هەموو هەفتەیەک دەبێتە هۆی ئەوەی کە دەموچاوت ڕەونەقدار بیتن و درەوشاوە بیتن. بەس ئەتوو لە گەرمی هێ باشە جمهورم زۆر بوو لەبەر چ لە گەرمی تەواوە بەڵام لە چ ڕووەکەوە ئەخامە دەرێن ڕەونەقدار بی دەبی بەڵگەمان پێبیتن. ئەی بارەکە الله فیک دەزان باش نەهاتینە لۆم دەزان سوورەتی کەف هەمووی برادەرایەتە خوێندنەوەی سوورەتی کەفش هەموو هەفتەیەک سونەتە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ دەموچاوی ئەو کەسە درەوشاوە دەبیتن کە دەیخوێنیتن لە هەفتەیەک لە بۆ هەفتەشکە. برادەرایەتی یەکەمیان ئەصحاب الکەهف هەر بەخۆی بەناوی ئەوانەیە وەنیا ئێوە برادەر بووینە هەمویان. بڕۆ دوای ئەو برادەرایەتی ئەو دوو کەسەی کە باخەوانیان هەبوو وەنێ دەستە ناو باخەکەی برادەر بوو. بڕۆ دوای ئەو برادەرایەتی پێغەمبەر موسا لەگەڵ ئەو کەسەی کە دەڕۆن بە ڕێگادا. لە دوای ئەو برادەرایەتی پێغەمبەرێک لەگەر پیاو چاکێک کە پێغەمبەر موسا و خەضر ئەو جڕاوە بە پێشم مەکەوە. لە دوای ئەو برادەرایەتی سەرۆکێک زولقەرنەین لەگەر قەوم و گەلەکەی و خەڵکەکە. یعنی هەمووی تێگڕا برادەرایەتی هەر هەمووی باسی برادەرایەتی دەکات دۆستایەتی دەکاتن. و لە ناو ئەوانیش فەرمان بە پێغەمبەریش دەکا عەلەیهی سەڵات وسەلام برادەرایەتی کەسی ئیماندار بکە. واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه. برادەرایەتی ئەو کەسانە بکە دۆستایەتی ئەو کەسانە بکە کە دایمەن خەریکی زیکر و یادی خوای پەروەردگارن. یعنی هەندە گرینگە خوێندنەوەی قسەی برادەرایەت چونکە ژیانی ئەو ئینسانە دەگۆڕی قسەی برادەرایەتی کە دەخوێنیەوە هەم ئەجرت پێ دەگا و هەم دەموچاویشت درەوشاوە دەبیتن. ئەندامەکانی لاشە هەمیان دوودوونە ئللا چ ئەندامەک نەبیتن ئللا نامە بە زاهیریان حسێ بکەین زاهیریان حسێ بکەین ئەوانەی مەسەلەن دەست و لوت و ئەوە بەڵێ دەم بارەکە الله فیک چیت کەش ئابرا ئەخیر زمان بارەکە الله فیک لوت چ ئەندامەکمان ئابرا سەر بارەکە الله فیک تەواو کاکە ئەندامەکان هەمووی دوودوونە پێ وایە قات واتە پێویستت بە هاوڕێ دەبی لە کاتی ڕۆیشتن بۆ شوێنەکان بە هاوڕێیەکت لەگەر بی دەزای ئەو ڕێی کە هاوڕێیەکت لەگەرە خۆشترە دەرێن قسەکەوها دەژێرنەوە دەرێ ئافرەتێک لەگەر یەکەشکە پێکەوە بزانە ئەشیان لەکەم بۆ چ بووە هاتینە بە قسەکردن دەڵێ هەن زۆر هاتینە هەتا گەیشتینە لە گوند هەتا گەیشتینە شار دەڵێ ئەوە یەکەچیان بەوکەیتکەی دەگو ئەدیلۆ دەرێن شار دوورە کا دوورە هەر قسەیان کردیە و ڕۆشتینە و ئاگا لە خۆ نەبووە کا شار دوورە دوور نییە پێ لە ڕۆیشتندا بە هاوڕێیەکت هەبی دەست لە خواردنیشدا بە هاوڕێت هەبیتن وایە و هەروەها زێک لەگەر پشت هاوڕێتی یەک دەکەن پشتی یەک دەگرن با کەسێک هەبیتن لەگەڵت لەو بابەتەش با لە بینینی جوانیەکانیش هاوڕێیەکت لە تەک هەبیتن خۆشترە و زیاتر چێژ لە بینینەکان دەبینی هەوڵ بدە لە بیستنی شتە جوانەکان و خۆشەکانیش با کەسێکیش هەبێ لەگەڵت هاوڕێ بیتن با لە بۆنکردن دوو کونە با لە بۆنکردنیش هاوڕێی نێزیکت هەبی لە شتە خۆشەکان و مەنزەرە جوانەکان و بۆنکردنەکانیش بە هاوڕێیەکی نێزیکت هەبی با لە جوانی و ڕازاوە وەکو لێوەکان هاوڕێت هەبیتن با لە کارکردن وەکو ددانەکان هاوڕێت هەبیتن بەڵام ناکرێ و ناگونجێ لەسەر و لە زوبان هاوڕێت هەبیتن دەزان لەبەرچە لەبەرەوەی شەخسیەتی ئینسانەکەی
پەیوەستە بەسەر و زبانەوە لەبەرچە زبان ڕادەربڕینی کەسەکەیە سەر بیرکردنەوە و بیر و ئایدۆلۆژیای کەسەکەیە با لە هەموو کەسەکان برادەرت هەبی لە هەموو شتەکان بەڵام لە بیرکردنەوە بۆ خۆت بە لە ڕادەربڕین خۆت بە تەنها ئەو دوێیان خۆت بە بەڵام لەوان کە چی تێدایە بە برادرت هەبێ و هاوڕێتی هەبێ معنای ئەوەی نییە کە ئەتوو هاوڕێت هەبوو یعنی ئللا قسەکە دەبی ئیمەم بیتن نا ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەر زۆر هاوڕێی یەک بوون لەگەڵ ئەوەشدا لە زۆر شتان لێک جیاواز بوو ڕێی جیاوازیان هەبوو پێم خۆشە کۆتا بابەت ئەو شتە باز بکەم پێم وایە لای من هاوڕێتی لەگەر برادەر لێک جیاوازن هاوڕێ لەگەڵ برادەر هاوڕێ لە قوتابخانە لە خوێندن لە سەرکار لە ئیشێک لەگەڵتە هاوڕێتە لە مزگەوت هاوڕێتە هاوفکرتە بەڵام برادەر برای دەرە ئەو برایی کە خوای پەروەردگار لە بۆی دایناوی لە ماڵەوە و ئەو برایی کە لە دەرەوەیە یعنی پلەی برای لە ماڵەوە زۆر جار ئەو قسەی لە کوردەواری دەکرێتن دەڵێ خزم ئەگەر گۆشتت بخوا ئێسکت ناشکێنی برای خۆت لەگەڵ ئەو برایی کە لە دەرەیە زۆر جیاوازە لەگە هاوڕێت پێم وایە هەموو برادێک هاوڕێیە هاوڕێک برادەر نییە برادەر گشتگیرترە وەرە با دەقەکانی قورئان حەدیث قسەکان تەماشا ئیمامی عومەر چ دەڵێتن دەڵێ ڕب ئەخین لەکە لەم تەلیتهو ئومک لەوەیە برایەکت هەبی داکت ئەو برای نەبووە واتە برای لە دایک و باوکت نییە بەڵام براشتە لە دەرەوە براتە تەماشا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە بەرز بوو لە بۆ ئاسمان پێغەمبەرەکان چیان پێگۆ گوتیان چ گوتیان مەرحەبەن بالنەبی صالح وبالأخی صالح برایەکی صالح نایانگۆ سەدیقی صالح باسی هاوڕێتیان نەکرد باسی برادەرایەتیان کرد برایان کرد وایە خوای پەروەردگار لە ئایەتێک دەفەرمێ إنما المؤمنون أصدقاء ونيا إنما المؤمنون إخوة إيمان داران برايكن نك هاوريو دوستيكن برايكن چکە پلەی برایەتی تێکەڵبوونێکی زیاتری هەیە وایە ئەوجا ئەتوو باسی ئەوم لۆ مەکە بڵێ ئەخەرها ئەو کاتێکە پێغەمبەر محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام لەگەر ئەبوبەکر پێکەوە لە ئەشکەوت بوون خوای پەروەردگار باسی کرد فەرمی چ إذ يقول لصاحبه نەک لصديقه صاحب فەرقی هەیە لەگەڵ صديق نازان بەڕاستی بزەبت وشەی صاحب چییە لە کوردی صاحب لە مصاحبەی هاتیە یعنی لەگەڵ بوون نازان بزەبت بە کوردی یعنی چ بەڵام صديق یعنی هاوڕێ و ئەوەش ینی برادر لێ پێغەمبەر موسا کە داوا دەکاتن کاتێککە دەستە لای فیرعەون داوای چ دەکا زیادبوونی معجزە ها خوایە معجزەشکەم پێ بدەی هەتاوەکو فیرعەون لە پەل و پۆ بێخم تەخت و تونای تەفن و تورای بکەم وەیە داوای ئەوەی دەکاتن نە داوای ئەوەی ناکاتن ئەدی داوای چ دەکاتن دەڵێ خوایە هارون ئەخی ئوشتد بهی ئەزری برایەکەم پێ ببەخشی کە هارون ئەوە ژەگەڵە من بنێری ببتە برا ببتە برادەرم لەوێن دەر ئوشتد بهی ئەزری خۆمی پێ قایم بکەم پێ تۆند بکەم وایە یعنی ئەمە پێویستمان بە برایەکە قایممان بکە بەهێزمان بکە پتەومان بکاتن
بەس یەک شتمان لەبیر نەچیتن هەموو ئەو بابەتانەی باسمان کرد هەموو ئەوانە ئاوێنەنە یعنی سەبر و ئارامی لەگەرت جوانی پیشاندانی هەڵەکانت هەموو ئەوانە دەبی ئەو کەسە ئەو هاوڕێی کە هەڵی دەبژێری ئەو برادەرەی کە هەڵی دەبژێری یعنی ئاوێنەک بی لە بۆ تو بەس بیرت نەچیتن ئاوێنە ئەگەر پیس بوو تەڵخ بوو بە پیسی تەڵخی پیشانت دەدا بە ناشیرنی پێویستە ناوە ناوە ئاوێنەکانمان پاک بکەینەوە واتە ئەو برادەرەی کە هەڵی دەبژێری پێویستیشە دەستێکی جوانی پێدابینی پێویستیشە خزمەتێکی جوانی بکەیت بۆی بەدایمەن بە جوانی و بە ڕەونەقی بە دیار بکەویتن ئەگەر وەت نەکرد ئەو کات تەڵخ دەبی سەبر لەوانەیە ئەو کات ئەو شوێنێک کە ناشیرینی ژنەبی احتیمالی هەیە بە ناشیرینی پیشانت بدا چونکە ئەتوو هەڵوێستت ئەوها بووە بەرامبەری پاکت نەکردیتەوە لەبەر هەندێ ئەوش ئەوها لەسەر ئەو شێوازەی خۆی مایتەوە پێم خۆشە کۆتایی پێبینین بەس قسەکە بوو یعنی ئەو قسەیە قسەچ خۆش بوو پەیوەندی بە هاوڕێتیوە نییە مام حاجیەک لە جومعی لە پاش خوتبەی تووشم بوو گوتی مامۆستا ئەتوو ئەو بەهەشتە گەلە گەورەیە ئەو هەموو باخ و باخاتەی دەبی خوای گەورە کو ئاوی بدا ئەوجەواب سیارەی لۆنگۆ بچی سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك گردن مازاکەن سەرمان هێشاندن خوای گەورە موفقتان بکە سەربەرزتان بکە خوای گەورە لێن ڕازی بی